ناخوات بام ناخوات خان ناخوات يا فاطمة سليني من مالي ما شئت لا أغني عنك من الله شيئا أي فاطمة دوام لبك چونکە هیچ شتێکم لە خوا بۆ تۆ ناکرێ نەڵێکشی پێغەمبەری خوا شفاعەتم بۆ ناکرێ بۆ عیزەکانم ئەمانە بۆچی هەر لە سەرەتای ئیسلامەوە خۆ ئەکرا خوای گەورە هیدایەتی قوڕیش بە دژایەتی نەکەن بەڵێ محەممەد کوڕی خۆمانە نەوەی خۆمانە کوڕی قوڕیشە کوڕی مەکەیە نزیکی کەعبەیە ئەگەر خەڵکی بانکە بۆ ئەم کەعبەیە بۆ لای خوا ئێمە چ زەرێکین بۆ پشتی نەگرین ها عیزی خۆمانە سەرکەوتنی خۆمانە شانازیری خۆمانە نا خوای گەورە ئەبێ پیشانە بە پێغەمبەری خوا لەوێ دەرچێ بچێ کۆمەڵی ئەنسار پشتگیری بکەن دژی قەومەکەی خۆی لەبەرەوە قەومایەتی لە ئیسلامە ئەگەر بۆ خوای تیانەمێنێ جوان جۆم لێ بگرن بە پولێکی قەڵب ناکڕێ ئەگەر خاکێک حکم و بەرنامەی خوای تیانە بوو بە هیچ شتێکەوە بەخواد نابەستێتەوە جارێکی تر بۆی ئەوەی کە پێوتێ خاک ئەوەی کە پێوتێنێتەوە ئێمە زۆرمان لە خاوەن خاکەکان بینی ڕاوی یەکتریانە کرد بۆ دەسەڵاتێکی تر خەڵکی مەنتەقەیەک دژایەتی خەڵکی مەنتەقەیەکی ترێ کرد کەواتە خاک نابێ بە ئاسیرە بۆ ئەگەر وا بێ ئەبێ حدودەکان لا ببرێ ئێمە قەناعەتمان بۆ حدودانین یەکە دانراوە بۆیە هەر کاتێک خاک بوو بە ئاسیرە ئەو کاتە تەقدیس ئەکرێ گەورە ئەکرێ بە نیشتمانێکی گەورە بەڵام ئەگاتان لێی بێ خوای گەورە لە خەلقەکانی خۆیە هیچ شتێکی پیرۆستر دروست نەکردووە لەسەر ئەرزا لە ئینسان زیاتر نەبێ بۆیە هەموو ئەوەی کە دروست کراوە لەبەر خاتی ئینسان دروست کراوە معقول نییە تۆ مریشێکە نەخۆشە ڕۆژی هەلکەیەکە بووە کە بەیانی بێ مانگایەکی بۆ بێ بە عەرزا بڵێن کاکەوە چییە بڵێ وەڵامی شوێگەم هەڵامەتی گرتووە مانگایەکم بۆ سەر بڕیوە بەڵکو ئیشەڵا قەزای لە مانگاکەکەوێ تۆ لە خاکەکە پیرۆستری کە لە ژێرتایە تۆ بەڕێزتری لای خوا نەک خاکەکە هەموو زەوی نەک زەوی بە کەعبەشێوە بەقەدەر خوێنی موسڵمانێک نییە ئەی تۆ بە چ ڕوویەکەوە چی تۆ بەردەستی خوا وەڵا خوایە لە پێناوی خاکێکا جارم بەخشی بە چ ڕوویەکەوە لە کاتێکا تۆ لە خاکەکە بەڕێزتری تۆ لە خاکەکە پیرۆستری بەڵێ خاکێ شەڕی لەسەرکرێ و جەنگی لە پێناواکرێ دیفاعی لێکرێ کە بەرنامەی خوای تیابێ ڕێبازی خوای تیابێ پەیامی خوای تیابێ دیفاع لە بەرنامەکە ئەکەی کە لەسەر ئەو خاکە تەطبیقەکرێ لەبەر خوا کە خوای گەورە فەرمی لە پێناوی چیا ژیانت دانا بڵێ پێناوی تۆیە خوای گەورە ئەژنا بینەوە بە بوزیەکان ئەبینەوە بە گاپەرستەکان ئەبینەوە بە مانگاپەرستەکان کابرایەکی گاپەرست نێرەی مانگا ئەهێنێ بە کەیفی خۆی ئێڕێتێنێ و قامچی لیاوی خاتە ژەر عەرەبانەوە بەڵام مانگەکە کە شیرێ داتێت تەقدیسێکات و ماچێکات و تەبەڕوکی پێکا بەرەزەترین شتە خاتە بەردەسی بۆ ئەڵێ ئێمە شیر میاتێ بەڵام ئەم ناکەس بەچێ من نێرەکەیەتی هیچم نایەتێ سبحان الله سێ مەقلێتەکە هەر کاتێک قودسیەت بۆ ئەمانە دروست بوو ئینسان لە پێناوی عەلەمێکە لە پێناوی وەرەقەیەکە لە پێناوی پەڕۆیەکە خۆی دا بەکوشت بۆ چونکە نازانێ بۆ کوژرێ نازانێ بۆ شەڕەکە نازانێ ئەم عەلەمە لە پێناوی چییە هەڵکراوە نازانێ لەژێر ئەم عەلەمەیە چییە کۆ بۆتەوە کابرای لە شەڕی بدرایە بۆ لای پێغەمبەری خوا سەڵەمەی پێغەمبەری خوا منە مێ شەڕ بکەم پێغەمبەری خوا فەرمێ موسڵمانیە فەرمێ نەخێر موسڵمان نیم فەرمێ بگەڕێرەوە دوای تۆڵەی پێغەمبەری خوا مێ شەڕ بکەم فەرمێ موسڵمانی فەرمێ شەهادە ئەن لا ئیلاهە ئیلا الله فەرمێ فەرمووی ئێستا شەڕمان لەسەر لەگەڵ پێغەمبەری خوا ئامادە نییە لەژێر بەیداخەکەی ئیسلام و خۆیە بە قیادەی خۆی لە شەڕی بەدرە لەو مستەضعەفی و کەمیەیە ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة سيصو چوار دكس برانبر هزارو أو نكس آمدنه كابرايكي مشرك وركري يك كس كقرآنكاري لناو كومالگيكو سبايكي إسلامية بيناكري اي تو شو نشتناو سبايكي كفروا كعلمكي لو بري شيعي بدين وتياتي تا أو بري نصراني وماسونيت نازاني أم علمة چيا نازاني أم بيداخة چيا نازاني أم كومالة چيا نازاني أم سنگرة چيا پناگرن بخواگر خوای گەورە پەنامان بە لە سەنگەرێکی ئاوایە نەمری لە شوێنێکی ئاوایە جارمان نسپێرێ زۆر بەلامۆسیێرە خەڵکێ زۆر بە سادەیی ناوی شەهید بۆ کۆمەڵە شوێن بەکارهێنێ کە لایق نییە بۆی ئەگەر ئێمە لە تەرەفی بەرامبەرە هەر کاتێ دووژیش بەرامبەر یەکتری ئەوەستن ئەگەر لە تەرەفی بەرامبەریش گومانمان هەبێ کە ئایا بۆ خوانیان بۆ خوانی کە ئەمێنێتەوە بازاری خوا کە
بۆکو شخصی خۆمان قەنەعەتمان پێی نییە بەڵام سەنەرێکی تر کە بەرامبەری وەستاوەتەوە هیچ گومانمان لێی نییە کە قیاداتی ئەسڵەن ڕۆژێ لە ڕۆژان لە نوێژانە بینراون لە عیبادەتانە بینراون لە عەمرەیانە بینراون ڕۆژێ لە ڕۆژان ناوی خوا وەکو عرفێک نەبێ بەدەمیانە نەهاتووە لەبەرەوە چوونە ژێر بەیداخێکی وەتەنیەوە کوفرە ئەوە وەتەنیە وەتەنی نییە ئەوە نەتەوە نییە خۆشەویستەکەم کە تۆ لە پێ نایە بکوژریت ئەگەر نەتەوەیە ئێمە نەئەچوین ڕاوی کوردانێکی وڵاتانی دەرەوەی خۆمان بکەین و تەسلیمی وڵاتەکە و داگیرکارێکی خۆیان بکەین ئەگەر وەتەنیەت و ئەمە پێوتێنە تەوایەتی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ شەڕی لەسەرەکەین ڕۆژە لە ڕۆژان ئێمە شەڕی ناوخۆمان هەبوو لەگەڵیا ڕۆژە لە ڕۆژان ئێمە ڕاومانە کردن تەسلیمی وڵاتێکی خۆیانمانە کرد ڕۆژە لە ڕۆژان نەمانێژ لە کوردستانی ئازادە جێپەیەکیان هەبێ لەبەرەوە حەزەکەم باش بزانن مۆزوعی وەلاوبەڕە هەروە ئاسان نییە